چوار ساڵ بەسەر کۆچی دوایی سەرۆک مامجەلال تێتەپەڕێت لە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش بە ئامادەبوونی هەڤاڵ ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی چواری دهۆک و ئەندام و لایەنگرانی یەکێتی مەراسیمی ماتەمینی بۆ ڕوحی پاشی سەرۆک مامجەلال لە بەردەم کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش ڕێکخرا. سەرەتای مەراسیمەکە بە سرودی مەشقەڵان ساتێک بە بێدەنجی ڕاوەستان وەک وەفایەک بۆ گیانی پاکی شەهیدان و ڕوحی سەرۆک مامجەلال. زۆر سپاس. دواتر سامر محەممەد ڕەشید بەرپرسی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش وتارێک لەبارەی کار و خەباتی سەرۆک مامجەلال پێشکەش بە ئامادەبووان کرد. بەداخەوە کە مامجەلال کۆچی دوایی کرد بینیمان لە پاش مامجەلال عێراق بە چه ئاقارێک چوو، کوردستان بە چه ئاقارێک چوو، ئێستا بینیمان کورد بەبێ سەرکردا چەند کێشەمان هەیە، چەند نەهامەتیمان هەیە. بینیمان کاتی مامجەلال لە ساحە بوو، لە گۆڕەپان بوو، لە گۆڕەپانی سیاست هەم لە عێراق و هەم لە کوردستان چی دەکرد و چی دەکۆزرا. ئەوەی مامجەلال کردی خزمەتێک بوو بۆ کوردستان، ئەوەی مامجەلال کردی کە ڕۆژانە وەفد و سەفیر و هەموو ئەوانی داهاتنە عێراق ڕەوانەی کوردستانیان دەکرد. ئەمڕۆکە هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە درک پێ دەکەن و ئەوانی کە ناوێتیان لە ئەعلام باسی بکەن درک بەوەی دەکەن کە فەراغی مامجەلال چی کرد و چی بۆ کوردستان بەجێهێشت. هەر لە مەراسیمەکە هەڤاڵ ئاراس محەممەد ئاغا بەرپرسی مەڵبەندی چواری دهۆک دەڵێت مامجەلال سەرکردەیەکی کاریزما بوو، ڕۆلی گەورەی هەبوو لە کاروانی خەباتی گەلی کوردستان. لە دەستدانی مامجەلال خەسارەتێکی یەکجار گەورە بوو بۆ یەکێتی و کوردستان. عێراق بێ مامجەلالی پێوە دیارە پێویستمان بە سیاسەتی ژیرانەی حەکیمیانی مامجەلالە. باڵانی خۆشەویست، گەورەی سەرۆک مامجەلال ناکرد ئێمە لە حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بیکەینەوە، چونکە سەرۆک مامجەلال هی هەموو گەلانی عێراق و ناوچەکە بوو، ڕابەرێکی گەورەی میلەتەکەمان بوو. ناوی چۆوە لاپەڕەکانی مێژوو، لاپەڕەکانی مێژوو بە زێڕینی ناوەکەی سەرۆک مامجەلال و مێژوەکەی دەنووسەوە. ئەوەی لەسەر ئێمە گرنگە و پێویستە بیکەین دەبێت بە ئەمەکەوە، بە دوول و دەروونەوە، بە ڕەوشتەوە، بە ئەخلاقەوە لەسەر ڕێبازی سەرۆک مامجەلال بڕۆین. تەنها بە وتەکانمان نەبێت لە بەردەم کەناڵە جیاوازەکان بڵێن ئێمە لەسەر ڕێبازی سەرۆک مامجەلال دەڕۆین. بەڕاستی ڕێبازی سەرۆک مامجەلال مەدرسەیەکی گەورەیە. هەموو کەس شایستەی ئەوە نییە بتوانێت لەسەر ئەم ڕێبازە ڕاستەقینە بڕوات. مامجەلال کە یەکەم سەرۆک کۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، ڕۆژی 12 ساڵی 2012 بەهۆی تێکچوونی باری تەندروستیەوە لە بەغدا ڕەوانەی ئەڵمانیا کرا بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی. بەداخەوە ڕۆژی 3 ساڵی 2017 دڵە گەورەکەی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.